ئەندامەکە چی بوو؟ بەس کافەکە یەکەرەوە ئەدا مە. دلالي زمني شبه بابا ما المستقبل لأنه استخدم للدعاء. ماشي دعاء أول. أحمد كامل. الآن دق الجرس. على كم شيء؟ دق. دلالي زمني كي؟ حاضر. ماشي. منذ لحظات دق الجرس. أولا أضع خطا تحت الفعل الماضي وفي كل جملة ثم أذكر علامة بنائه. فتقول في نبيه كتير جملة كان فعل ماضي الأهلي الله خديك بين الرجالات نجد علامة بناء كأنوسي علامة بناء الفعل الماضي. تبو مسلوى الفعل الماضي لولا علامة بنائه جملة كان نانوسي أو خدها ميوسلوى بس خد إيه بجيل فعل كان لا برا بستونو. أنا استدفت دي سريك يا بو. برا. دي بابك يا نصر. قال يا كم لا برا بستونو. الفعل الماضي قواعد. الفعل الماضي لنا علامة بنائه. أولنا. ليدي سكونك ولا مكا نونك فتحة. ما علامة بناء الفعل الماضي؟ السكون. السكون. باش. أحسنت إلى البائس. ابتدى. علامة بنائه الفتحة المقدرة. الضمة المقدرة. لا ضمة لا بابا. الفتحة المقدرة. الفتحة المقدرة. يفتح شوية فعل المضارع. الفتحة. الفتحة المقدرة. لما الفتحة مقدرة في هذا الفعل؟ لأن الألف ألف مقصورة ويكون العلامة عليه مقدرا لما لتعذر اللسان على نطقه. باش كويس. الولدان تعاونا على زحزحة الصخرة. بما اتصل الفعل الماضي؟ بألف الاثنين. إذا اتصل بألف الاثنين تكون علامة بنائه ما علامة بنائه؟ الفتحة الظاهرة أو كشينا لو بابا أو ألف الاثنين أو كشينا لوا ظاهرة. ضاء فتي ضاء كشكري بوكم تاء كش نقطة بوكا الظاهرة. دي هاي أخي تاء عين تاء لجيادهم أطلقوا وين ما بيجا كما تجيا أطلقوا تيجوا لقى فعل ماضي. ماذا تقول علامة بنائه؟ شو يسأل حافظك؟ الضمة على ركبتيه. جثى المؤمن على ركبتيه. مقدرة. الفتحة المقدرة لأن آخر الفعل أيضا تكون علامة بناء الفتحة المقدرة. حول الفعل الماضي ثم فعل ماضي كان كرينين الله بيخلينا وزنك أضع دائرة يمشي فين بس فعل ماضي كان نسينه ولا لا راح كلما أتيت دلالته الزمنية. ها بابو يسأل فعل الماضي لنا دلالته الزمنية. والله
دلالته لا دلالته الزمنية. تعتجوا من صبابه جاء ألف الجملة حقق لا ما تشيها حقق ايش حقق؟ تأنى لقول حقق. Me 8, me 11, me 3, me 3. هو آيما هو غلط آيما تعال 7-11 باشا now sorry no N-O كيا N-O 7 11 إنجا translation أكد هي 11 12 13 translation. Ten to 20. I get it. Numbers from 10 to 20. 7 و 8 ثانية. يعني عليه 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20. بس أو لا أدرس دوما. كيف كده زمان ما كنت شامع. شامع دي. خد بتصدق. Malay, it's 10 of I am sorry. I don't understand. I don't Activity 3. Kawa. Alechi, my favorite color is green. Banaz Alechi, my favorite color is purple. Okay. Sylvia, my favorite color is red. Susan, my favorite color is blue. Activity 4. color كان حبتين باشوف في شغلة red مثلا blue white yellow brown red
بۆنمونە قاچێک بۆنمونە کەڕوو بەڵێ جۆری کەڕوو و قاچ و ئەمە کاتە لەناو پێشەنگەکانیشە سوود هەیە لە سوود بەخشە لە زیان بەخشە ژەهراوەکان ئەوانەیە و ئەمیبانکە ئەمڕۆ باسێکەکەین ئەبێتەوەی نەخۆشی زەخیری هەروە جۆرەکانی تر وەکو یۆگرینا وەکو پارانسیۆ مالی ئەمانش جۆرەکەی پێشەنگە باکەکە زانەکان و پیانەوە پۆڵینیان کرد زانن بە چەند بەش پۆڵینیان کرد بەڵام نەیانتوانن بۆچی بەڵێ بۆچییان توانی پۆلیتیان ویستن ئەوە تان پێ بڵێن لەبەرەوەی لە شێو لە ڕێک و لە بارستایی ئەو هەیە زۆر بچووکە بەڵ جیاوازن هەیەنە مەسەلەن چەند مەتری درێژە بێتە کاتێ لەم جیاوازە نیانتوانی بە پڵی پۆڵێن بەڵام هەتوانیان بە شێوکی گشتی پۆڵینیان کرد بۆ سێشیەوە بەڵێ کاتی توانشی کردیان بە سێ بەشۆی لە دەستەکەی پێشتە باس ناکە بەرەمێنەرەکان خۆرەژێنەکانی کە جوڵاکەن خۆرەژێنەکانی کە جوڵان نییە بەرەمێنەکان بەستان چێ لە پێشەنگی بەرەمێنە کە باسیشمان کرد بەڵێ بۆ بۆی چییە؟ کلۆرۆفیلیانتیدا سەرزە پلاسیدیانتیدا بۆچی ئەیماڵێن پێشەنگە بەرەمێنەکان عینە ڕۆکەکان خۆیان دەژین ئەمانە پێیانتیە پێشەنگە بەرەمێنەرەکان هەڵێنیشیان ئێمە کەسی بکەین بە شێوەی گشتی لە ژیانی ڕۆژانەمە هەموو قەوزەکان بەرەمێنە قەتی بەڵێ جۆری لە قەوزەکان ئەمان قەوزەکان کێ؟ قەوزە چی؟ ئەو زیندۆرە پێشەنگیەوەی دانە زۆر باشە کەواتە سێریکە پێشەنگێ زۆر باوەکان کە وەکو خۆراکی گشتبەکانی قەوزەکان ئەوانە زیندۆرەی ناوڕاستەقینن و جۆرێکی نیشانشینی پێشەنگەکە لەما کاتیشە ئەمان بۆیە پیادەوترێ ناو ڕاستەقینە لەما کاتیشە نادی کلۆروفیلیا تێدایەکان بەکردیان وشە پێکاتن جۆرێک لە خۆراک بۆ خۆیان دروستکرد وەکو خۆراکیش مرۆ بەکاریانێنە بڵێ دەرمانشتیشە بەکاری زیاتر ئەتوانین بڵێن لە دەرمان سازی سێ جۆری قەوزەشمان هەیە قەوزەی سوورەکان کە جێژایەکان لە یەک مەتر کاترا بەڵێ ئاوسازگارەکان و نەزێرە کەمەرەکانەژی بەڵێ بۆ پێڵەی سوود زۆر باشە لەگەڵەوەی کە کلۆرۆفیلیانتیدا هەر سێ جۆر قەوزەکە بەڵام مادە سوودەکەی زیاتر ساڵە بۆیە سوودە بەڵێ مصدر قوسي صوت مصدر تاخاني هو فرخانة شيء مصدر زيادة كلوروفيل بس هو كان كذا باشە کاتر قەوزە سەوزەکان بێنێ بۆ دیاری قەوزە سەوزەکان بە شێوی تاقانن هەندێکشان لە فرەخانە و هەندێکشان لە مۆڵگە دەژین و بە شێوی گشتی ئەمە مادەیەکی سەوزیان تێدا کلۆرۆفیل یا سەوزە پلاستیک کە دەتوانن خۆراک بخۆیان دروستکەن و خۆیان لەسەر خۆیان بژین لە بەرەم جۆریان ئەتوانین بڵێن بەرەمێنن وایە طبعا بيت قلي بلا مشتقول الشعري هاي ماشي كلو الشعري هاتي مثلا قوزة قوية كان الصوصة بلاستيك والوريد يعني ده وهذا درجة منها تأخذ مطلوب زول باشا بعض الدريش بعد ما نجوا هذه زيادة قوية كان زيادة لنا زيادة لناوتكان أو ويسا والله دوسات كانوا لناوتك كان الآن أو ده مشكلة كانت قوية كان جمعين القوزة كانت تدعى بەڵێ بڵام ئەمە ڕێژێکی باش ڕێنگی قاوەی یاخود بۆی قاوەیەتیدا کە زیاتر ئەمانە درێژە بنەوە لە 6 مەتر زیاتر بۆ شێوەی گشتی لە ناوچە زۆر سادەکان دەژین بەڵێ ئەتوانین بە شێوەی گشتی بەڵێ وەکو چۆن خۆراکێکیش بۆ ئەو زیندۆرە ئایا لەرێ کۆڵینەوە کاڵێکی ئەڵێ هەرچەند لە خانەکانی قەڵسازگەرەکانی ئەوانەی کە سوێن لە خوێاوکەکانە دەژین و ئەمانشدارە بۆ چێڵی لەنیشکردیا بۆ شەکە کاتن بەکارێنێت ئەمە عینش کلۆرۆفیلیانتیدا و ئەتوانین بڵێن چینێک لە سپیکایش میشە لە بین توێژاڵیا بەرگی دەر و توێژاڵی ناوەوەیدا ئەمە وای کردوکە زیاتر ببینێت لە دەوروبەرەکە
من مامۆستا ئەنوەر ئیبراهیم بەڕێوەبەری قوتابخانەی تەواری بنەڕەتی تێکەڵاوم. ئەم ساڵ ژماری خوێندکارمان نزیکەی 360 خوێندکارە بێت و 12 پۆلی خوێندنمان هەیە. هەر پۆلێکمان ژمارەی خوێندکارانی 27 بە 28 خوێندکارە بێت و ژماری مامۆستایانیشمان وەکو مامۆستایانی پسپۆری وانەکان 29 مامۆستامان هەیە و مامۆستایانی ئێمە بەشی پیشەییشمان هەیە. ژماری مامۆستایانی پیشەیی و فەرمانبەرانی پیشەییمان 16 مامۆستا و فەرمانبەری پیشەییشمان هەیە و خوێندنگەکەمان بۆ ساڵی خوێندنی 2016 بۆ 2017 هەموو کۆی مامۆستایانمان دەوام دەکەنەوانێ و هەموو ڕۆژێکیشمان دەوامکردنمان ژمارەی وانەکانمان 6 وانەیە و قۆناغەکانی خوێندنیشمان 7 و 8 و 9. ئێمە وەکو خوێندنگەکەمان لە دوای ئەو ماوەی کە دابڕین لە خوێندکارانمان و مامۆستایانمان کە بایکۆتیان کردبوو بەڕاستی و هەموو حەقێک لە لای مامۆستایە، بەڵام کە زانیمان بەڕاستی نەتیجە هیچ حکوومەت دڵسۆز نییە بەرامبەر بنەوەکانی ئەم شارەی خۆمان. لەبەرەوە لە هەستکردنمان بە بەرپرسیارەتیەوە گەڕاینەوە خوێندنگەکەمان لە بەرواری 12 سەرجەم مامۆستایانمان ئامادە بوونەوانێ و لەسەر خواستی خۆیان کە دەوام دەست پێ بکاتەوانێ و ڕۆژانە دەواممان هەیە و وانەکانیشمان بە مەزبوطی ئەخوێنین و وردە وردە خەریکە قوتابخانەکەمان و قوتابیەکان ئێنینەوە سەر ڕێچکەی دەوامی ئاسایی خۆیان.